لای بەخێر بێن سەر چاوماناتن ئێوە هاتوون بۆ ئەوەی بەشدار بن لە ئەڵلقەی ژمارە 2 بەرنامەی پاسی هەڵبژاردن مەبەستمانە لەم بەرنمەیە کە وا بکەین خەڵک و کاندیدەکان زیاتر لە یەکەوە نزیک بن بۆیە سوپاسانەکەم کە ئێوە لە چین و توێژی جیاوازن ئەرکتان کێشاوە ئەمڕۆ پێکەوە هاوکاری من بن بۆ ئەوی بتوانین بەرنمەیەکی جوان و ڕێکپێک پێشکەش بکەین و بە پرسیارەکانتان بەرنمەکە دەوڵەمەندتر بکەن سەرچاوماناتن ئێستش با بجوڵین بەرەو پاسەکە چکە کاندیدەکانیش چاوەڕێمانن لە ڕێگەنەوانی چاوەڕێمانەکەن بۆی هەڵیان بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت نیادگار فایقم لە ئەڵلقەی دووهەمی بەرنمەی پاسی هەڵبژاردن پشتیوان بەخوا پێتانەگەینەوە دیارە بەرنمەی پاسی هەڵبژاردن وەکو پێشتریش دوێنێ ئاماژەمان پێدا پرۆژەیەکی تایبەتی کەناڵی کوردستان 24 بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەقینە نەک تەنها بە قسە پردی پەیوەندی نێوان بربژێر و دەنگدەرەکانیان پتەوتر بکەین و دواتریش بە دوواداچوون بکەین بۆ ئەو بەڵێنانەی کە لە ڕێگەی لەناو ئەم پاسەدا ئەیدەن ئەمڕۆ من دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە بە سوپاسەوە لە دەستە ڕاستم دکتۆر عەبدوڵڵا وەرتی کاندیدی لیستی بەرەو ئیسلاح بۆی ئێوەش بەرچاوتان ڕوون بێت کاندیدی یاخود بەرەی بەرەو ئیسلاح بەرەیەکە لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و واروەها بزوتنەوەی ئیسلامی دروست کراوە و بێگومان جەنابی دکتۆر عەبدوڵڵا وەرتی کارگەڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەشە واروەها میوانی دووهەمم بەڕێز پارێزەر وریا سعدی ئەحمەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان واروەها نەقیبی پارێزەرانی پێشوو بە خێراتنی هەردوو وڵاتانەکەم بێگومان من زیاتر ناڵێم لەسەر ئێوە چونکە پرۆفایلی هەردووکتان ئامادە کراوە لە تەلەڤیزیۆن بابینەری پرۆفایلەکەبی. دکتۆر عەبدوڵڵا وەرتی ساڵی 1970 لە شارەدەی وەرتی سەر بە قەزای ڕواندز لەدایک بووە. ساڵی 1970 پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە کردووە. ساڵی 1970 لەگەڵ بنەماڵەکەیان ئاوارەی ئێران بووە بە پێشمەرگە. ساڵی 1992 بڕوانامەی لە زانستە شەرعیەکان بەدەستێناوە. ساڵی 1999 بەکالۆرۆسی لە زانکۆیدەوە وەرگرتووە. پاشان لە ساڵی 2013 ماستەری وەرگرتووە لە بیر و باوەڕی ئیسلامی. لە ساڵی 2016 بڕوانامەی دکتۆرای لە فکری سیاسی بەدەستێناوە. چەندین نووسین و توێژینەوە و کتێبی بە زمانی عەرەبی و کوردی بڵاو کردوتەوە. ئێستا کارگەری مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامیە. وریا سعدی ئەحمەد ساڵی 1963 لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆسە لە یاسا. زیاتر لە 20 ساڵ وەکو پارێزەر و ڕاوێژکار لە سەکتەرە جیاوازەکان کاری کردووە. ئەندامی سەندیکای نێودەوڵەتی UIA ساڵی 2007 وەک جێگری نەقیبی پارێزەرانی کوردستان هەڵبژێردراوە. لە نێوان ساڵانی 2009 بۆ 2015 بۆتە نەقیبی پارێزەرانی کوردستان. ساڵی 2015 بووە بە ئەندامی پەیمانگای دادوەری هەرێم و ئەندامی ئەنجومەنی دادوەری. ئەندامی یەکەمین کەمپەینی داکۆکیکردن بۆ لە دۆسیەکی میاباران و ئەنفالکراوان. بەشداری لە چەندین سیمینار و کۆنگرە کردووە لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس بۆ هاوکارانم لە دکتۆر عەبدوڵڵا وەرتیەوە دەست پێ یەکەم. دکتۆر عەبدوڵڵا وەکو پێشتریش ئاماژەم پێدا جەنابتان کاندیدی لیستی بەرەو ئیسلاحن و پێشتری جەنابتان ئاماژەتان پێدا بوو گەر بەر پرسیارێکی گشتی دەست پێ بکەم کە ئامادەساسی تەواوتان کردووە و ورەیەکی پۆڵاین لە خۆماندا ئەبینین. پێم خۆشە بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە بۆ دەنگدەرانتانی ڕوون بکەیتەوە ئامادەسازیەکەتان چۆن کردووە و بۆچی بە ورەیەکی پۆڵاینەوە بەو متمانەیەوە قساکە. بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتاوە بە خێراتنی بەڕێز مامۆستا وریاش دەکەم کە بەیەکەوە لەم بەرنامەیەدا هەین
دیارە ئێمە وەکو جەنابە داماژەت پێدا ئێمە وەک بزوتەوە ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان هاوپەیمانیەتێکی سیاسیمان پێکێناوە بە ناوی هاوپەیمانیەتی بەرەو ئیسلاح و منیش بە ژمارە 2 لەو لستەکان دیدم. ئێمە دەستگای هەڵبژاردننی هەردوو لامان زۆر بە چڕ و پڕی ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئامادەکردنی لۆجستی و پێداویستیەکانی هەڵبژاردنن بۆ کادیر و ئەندام و هەوادار و هاوڵاتیانی خەڵکی کوردستان. ئەتوانم بڵێم بە معنەویاتێکی بەرزەوە بە ئیرادەیەکی بەرزەوە ئێمە ئەگەرچی دەنگۆی ئەوە هەبوو کە هەڵبژاردن دو ئاخرێت و جۆرێک لە مەتبوون و بێئومێدی بڵاو بوویەوە لە ناو خەڵکی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە تەسیر و کاریگەری لە ئێمە نەکرد و ئێمە خۆمان ئامادە کردووە و ئێستاش لە ناو هەڵمەتی هەڵبژاردن داینە ئەندام و کادیرەکانمان بە مشتەرەکی و هاوبەشی لە سەرتاسەری کوردستان سەرقاڵی هەڵواسینی فلێکس و تەوزیعکردنی کارت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانن بە ئامانجی پەیداکردنی پشتیوانی هاوڵاتیانی کوردستان بۆ لستی بەرەو ئیسلاح بۆ ئەوەی بتوانین سەرکەوتنێکی گەورەی پەرلەمانی بەدەستبێنین و ئامانجیشمان تەنها بریتێ لە خزمەتکردنی هاوڵاتیان. عینوانەکەمان ئەگەر دیقەت بدەی بریتە لە بەرەو ئیسلاح دروشمەکەمان ئەوە ینی ئەمەشتان کردووە بە دروشمی خۆتان ئەمەمان کردووە بە دروشمی خۆمان. ئامانج لە موشەیە طبعاً کۆمەڵێک مەفهوم و مەدلولاتی زۆر گرنگ لە ژێر سێبەری ئەوەدا حەشار دراون. ئەوش برێتی ئێمە دەمانەوێت سیستەمی سیاسی پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکەینەوە. دەمانەوێت ئەو هەموو سەقەت و پەقەتی لە ماوەی ڕابردوودا کە لە بواری حکومڕانیدا هەبووە دەمانەوێت ئەوە چاکەین لە بواری نەفت، لە بواری کەرتی کشت و کاڵ، کەرتی تەندروستی و هەروەها کەرتی پەروەردە. ئەمە بەڕاستی پێویستی بە ئیرادەیەکی بەهێز هەیە، چونکە ئەوە لە ناو هاوڵاتیاندا بڵاو بوویتەوە کە هیچ هێزێک هیچ کەسێک ناتوانانی گۆڕانکاری بکە لە هەرێمی کوردستان. تەنها وایە لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری شتێکە ئەکرێ بەدەست بێت. بە تەکید ئەمە پێویستی بە ئیرادە هەیە. ئەگەر تۆ ئیرادەیەکی باشت هەبی ئەتوانی بەڕاستی سەرکەوت گۆڕانکاری بکرێت. ئەگەر هاوڵاتیان لە پشتمان بن، هاوڵاتیان هاوکارمان بن، هاوڵاتیان بە ئیرادەیەکی بەرزەوە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان، بە تایبەتی خەڵکی ناڕازی ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن، چکە کار لەسەر ئەوە کراوە بەڕاستی تەنها ئەو حیزبانە هەوادارەکانیان بڕۆن بۆ هەڵبژاردن و خەڵکی تر بێ ئومێد بی کە هیچ گۆڕانکاریەک ناکرێت. بەڵام من ئومێد ئەبە بەهر لەم پرسیارەوەیان و گۆڕانکاری بەڕێوەیە. باشە با لەم پرسیارەوە بچینە لای پارێزەر وریا سعدی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر جار ڕەنگە بە فەرمی نەبێ و ڕەنگە لێرە بەدوا بە فەرمیش ببینین ئەبینی لایەنێکی دیاریکراویا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هانی خەڵک ئەدرێ بۆ بایکۆت. پێت وایە ئەمە کارێکی باشە و خزمەتی ئەو خەڵکانە ئەکا کە بایکۆتەکەن؟ پێشێکی بە ناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاسی ئەو بەرنامە ڕێکبێکە جوانەتان دەکەم و سپاسی ئەو میوانە خۆشەویستە بە ڕێزش دەکەم دکتۆر عەبدوڵڵا دەستخۆشتان لێ دەکەم. سەبارەت بە بایکۆت بەڕاستی زاهیرەیەکە شتێکە بەکاردێتن زۆر شتێکی ناشیرنە لە کۆمەلگای کوردەواری، چونکە یەک لە پرۆسەکان یەک لە مەبادەکانی پرۆسی دیموکراتیەت هەڵبژاردنە. هەڵبژاردن بە مانای هەڵبژاردن ینی بە هەدەفی هەڵبژاردن بۆچی بۆ گۆڕانکاری هەڵبژاردن بۆ دەستکردنی دەسەڵات. تۆ هەڵبژاردن کە دەکەی دەنگدان مافە، ئەو مافە خەڵکی خۆت مەز هەر کەسێک مافی خۆی ئەو مافە تۆ دەبی بەکاری بێنی. تۆ بەکاری بێنی جا بە چ شێوازێک تۆ بەکاری دێنی، تۆ بە قەناعەتی خۆ تۆ بەکاری دێنی ئەوە. بەڵام تۆ ئەگەر هیچ کەسێک و هیچ گروپێکت بەدڵ نیە دەتوانی مافەکەی خۆت بەکاربێنی مەسن وەرەقەکەی خۆت ئەوەکەی خۆت بە هەر شێوەیەک بیتن. بەڵام هەندانی بایکۆتکردن بەڕاستی شتێکی خراپە بۆ کۆمەلگا، چونکی بەڕاستی دەبی خەڵکی کوردەواری کۆمەلگای وای هەڵبژاردن بزانێتن، یعنی ئاستی هۆشیاری هەڵبژاردن تێبگەێت. هەڵبژاردن زۆر گنگایەکە لە پایەکانی ینی کە باسی پەرلەمان نەکرێت، ینی وا لە خەڵک تێگەێنراوە و ڕەنگە هاوڵاتیانیشنە حەقیان نەبێت. ئەزمونێکی زۆر تاڵیان لەگەڵ پەرلەمان و پارلەمانتارانە بوو. هەمیشە ئەوترێت کە باسی پەرلەمانتارانەکرێ وترێت ئەمانە ئەچن گیرفانی خۆیان پڕ ئەکەن و خەڵکیان بیرەچێتەوە، تەنانەت وەڵامی تەلەفۆنی خەڵکیش نادەنەوە. پێت وایە ینی ئەکرێت پەرلەمانی کوردستان بکرێت بە پەرلەمانێک کە بۆ نمونە لە 4 ساڵی ئایندا خەڵک پێی وا بێت فعلەن ئەم پەرلەمانە نوێنەری ئەوە و نوێنەری گەلە و ئەتوانێت بەرگری لێ بکات.
بەنسبەت پەرلەمان لەگەڵ ڕێزم مەسەن خەڵک واتە سەوەڕ دەکاتن کە خەڵکەکە بۆ ئیمتیاز دەچیتن لەوانەیە مەسەن هەموو شتێکی ترەوە ئازادە خەڵک بەڵام بە قەناعەتی من ئەم جارە دەبی برادەرانی هەموو لایەنەکان و کاندیدەکانی پەرلەمان دەبی هەوڵ بدەین ئەو متمانە ڕاستەقینێ بۆ هاوڵاتیانی کوردستان بژێڕینەوە چۆن نەکرێ ئێمە دەبێ پەیامێکمان هەبێ ئەو پەیامانە لە ئازار و ئێشی خەڵکی کوردستان بێتن ئێمە دەزانین ئێستا بەداخەوە وەزعەکانی ئێمە ئێستا کە بە چ مەرحەلەیەکدا دەڕۆین پێویستمان بە کۆمەڵک چاکسازی هەیە پێویستمان بە کۆمەڵک گۆڕانکاری هەیە پێویستمان بە کۆمەڵک شتی وا هەیە کە بتوانین متمانەی هاوڵاتیان بجێڕینەوە بە پەرلەمانی کوردستان چۆن ئەماکرێت ئەمە زین چۆن دەکرێت ئەمە با پێت بڵم یەکەم ئێمە دەبێ بین خاڵ لەسەر ئەو شتانە دابرین کە پێشتر بۆتە شتێکی ناخۆش بۆ میلەتەکەمان وەکو جێڕانەوەی ئاشتەوایی بەرقەراربوونی ئاشتەوایی کۆمەلگا لە ڕێی دادپەروەری کۆمەڵایەتی پەرلەمانەما کاتچکە زۆر جارەوتێ پەرلەمان نوێنەری مەکتەبی سیاسی پارتە سیاسەکانە چۆن پەرلەمان کاری پەرلەمان چییە؟ کاری پەرلەمان تەنانەت تەشریع نییە تەنانەت داڕشتنی یاسا نییە بەڵکو چاودێریکردنی حکوومەتیشە لە کارەکانی دکتۆر عەبدوڵڵا بێمەوە لای جەنابەت هەر لە قسەیەکی خۆتەوە دیسان پرسیارەکە ئەکەم ینی ئاماژەتان بەوە داوە وەکو لیستی بەرەوەی ئیسلاح کە ئەم جارە قەبارەی ڕاستەقینەی خۆمان نیشانی تەزویرچیەکانە دەین من لێرەوە یەک پرسیارەکەم ئەو ژینگەی لە هەرێمی کوردستانە تا چەندە لەبارە بووەوەی هاوڵاتیان بتوانن ئازادانە دەنگی خۆیان بدەن کاڵێم هاوڵاتیان واتە تەواوی چین و توێژەکان بەڵێ من ئەگەر دەرفەتم بدەی پەرلەمان گۆڕانکاری ئەکایان نادواتر وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوە ئەزانی پەرلەمانی کوردستان بۆ گۆڕانی کارێ پێ ناکرێت لە دنیای مۆدرن لە وڵاتانی دنیا چێ دەبێ بە پەرلەمانتار خۆی ئەمە گرنگە زۆر چێ دەچێتە پەرلەمان دائیمە ئەوانە دەستنە پەرلەمان پێیان دەگوترێ عوقەلای قەوم عولەمای قەوم حوکەمای قەوم ئەوانە دەستنە ناو پەرلەمان ئەوانەی کە پارێزگاری لە ئەمنیەتی وڵات دەکەن ئەوانەی کە لە ڕێگای یاسادانان و لە ڕێگای چاودێریکردنی دەسەڵاتەوە دەتوانن کەشێکی ئارامی سیاسی ئابووری ئیجتیماعی لە وڵاتەکە بەرپا بکەن لە کوردستانی خۆمان بە پێچەوانەوەیە کاتێک کە دەڵێن هەڵبژاردنە لە هەموو حیزبەکانی کوردستان بە زۆربەی بەتایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتن و حیزبەکان کە خۆیان پێگرنگە خەڵک واستە ئەکا بۆ ئەوەی کاندید بکرێ بۆ پەرلەمانی کوردستان و پارەیەکی زۆر وەرگێ اینجا کۆمەڵە خەڵکانێک دینن کاندیدی ئەەکەن هەر هیچ پەیوەندیان بە کاری پەرلەمانی و کاری یاسادانان و چاودێریکردنەوە نییە لە پەرلەمان بەڵام لە ناو جەماوەر دیارن خەڵکێکی دیارە گۆڕانکاری بەوانە ناکرێت تۆ ئەوە ئەنێری بۆ پەرلەمان ماوەی 4 ساڵ دەست هەڵ نابڕێ بۆ پرۆژە یاسایەک بۆ چاودێریکردنی کۆمەڵایەتی ئەمەژاردنش کە لە پێشمانە هەر پەرلەمان ناتوانێت کاریگەری دابنێت من خۆم کاتێک سەیری لستی کاندیدەکانی کوردستانم کرد حیزب و لایەنە سیاسەکان لەگەڵ ڕێزم بۆ زۆریان من پەشێمان بووم حیزبەکەم منی کاندید کردو گوتم خۆزگە ئەمەم نەکردبایە چکە بەڕاستی ینی ئەبێ خەڵکانێک بن وەکو کاکەوریا باسی کرد یاساناس بن شریعەت ناس بن هۆشیار و تێگەیشتوو بن خەڵکێک بن بە ئەزمون بن لە کاری سیاسی لە کاری یاسایی لە کاری مەدەنی و کۆمەڵایەتی نەتەنها مەبەست ئامانج حیزبە سیاسیەکان دەنگ کۆکەنەوە و ئیتر دواتر ئەم پەرلەمانە ئەبێ بە فەوزا ئێستا ئەگەر پەرلەمانتاری یا کاندیدی لایەنێکی دیکە بێنی لیستەکەیەوەشی بخەیتە بەردەست ڕەنگە هەمان قسە بکات پێت وایە ئەمە بۆ تەواوی لیستەکان ڕاستە یان بۆ چەند لیستێکی دیاری نیسبیە ئەوە نیسبیە لەوانەیە ئەوە لە زۆربەی هەرە زۆری لیستەکاندا ئەوە هەبێ ئێوەش لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان گوێتان نەداوە بە بڕوانامە و شت و لەبەر ئەوەی بەس خوێندەواری هەبێ بخوێنێت و بنووسێت ئیتر کاندیدتان کردووە یان لایەوەش وانە شتەکە جیاواز ئەمە تا ئەندازەیەکی باش ڕەچاوی ئەو خاڵانەمان کردووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کارمان کردووە کە ئەوانە خاوەن شەهادەکان زیاتر ئەوانەی کە بڕوانامەی هەیە لە بوارەکانی جیاجا کە وەکو کاندید بکرێن هەشمانە تێدا هەیە تاوەکو مەسەلەن شەهادەی متەوەستەی هەیە لە ئامادەیشی هەیە
بەڵام بەعادەدەشکەم بەڵام بە زۆری هەمووی خاوەن شادە و توانە و ئیمکانێتیان هەیە شارەزایی پسپۆریان یەک لە بوارەکانی یاندا هەیە. باش سپاس دەکەم بینەوە لای یعنی ئەو پرسیارە دکتۆر دووبارەیەکەمەوە ئێوە ئاماژەتان بەوە داوە کە قەباری ڕاستەقینەی خۆمان نیشانی تەزویرچیەکانە دەین یعنی ئەو ژینگەی هەیە بای ئەوەیە ئێوە بتوانن قەباری ڕاستەقینەی خۆتان ینی پیشان بدەن و چۆن بڵێ ژینگەکە لەبار بێ بۆی هەموو ئازادانە دەنگ و ڕەنگی خۆیان هەڵبژێن. لە ڕاستیدا لە هەڵبژاردننی ڕابردوودا ئێمە پێمان وا بوو ساختەکاریەکی زۆر گەورە کراوە ئەوە بوو دادگای فدراڵی عێراقیش هاتە سەرخەت و تا ئێستاش پەرلەمانی عێراق کۆنەبووتەوە و تا ئێستا هیچ حکوومەتێک تشکیل نەکراوە. پرۆسەی سیاسی بەهۆی ساختەکاری لە عێراق و هەرێمی کوردستان پێی نایە قۆناغێکی زۆر مەترسیدار و هەستیار خۆتانەزانن ئێستا بینیمان لە بەسڕا هێرشکرایە سەربارەگای هەموو حیزبەکان و قونسوڵخانەی ئێران و ژمارێک فەوزا دروست بوو لە عێراق بەخۆی ساختەکاریەوە. من پێم وایە لە هەرێمی کوردستان ئازادی نییە بۆ دەنگدان فشاری زۆر گەورە هەیە. ئەگەر بڕۆی لەسەر ئەو شەقامانەی هەولێر و شوێنەکانی تری کوردستان بگەڕی سەیرەکەی ئەم حیزب یاخود ئەم دەست فلێکسی ئەوی تر دەدڕێنێ وە سوکایەتی بەوەی تر دەکا و لە زۆر شوێنی ئەم کوردستانە بەتایبەت بۆ زانیاری زەنابتان و بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24 دوو ڕۆژ بەر لە ئێستا کۆبوونەوەی کراوە لە کۆیە زابتی ئاسایش پۆلیس شورتە مرور زابتەکانیان بان کردووە پێیان وتووە ئەبێ ئەمە بە دیکۆمنت لە لامانە پێیان وتە ئەبێ دەنگ بدەن بە لستێکی دیاری کراو بە لستێک ئەجینا بە ڤیددیۆ ناوی هیچ کەسێ نابم بەس لە شوێنەکانیش بەرپرسە لە کۆیە بەرپرسیارەتی حکومی هەیە لە شوێنێک کراوە ئیتر من ناوی هیچ حیزبێک گۆیزلایەنێک نابم بەس ئێمە کە دەڵێن دموکراسی ئەمە دەڵێن وڵاتێکی ئازادی دموکراسی بنیاد دەنێین بەڕاستی دموکراسی بۆ بنیاددانرێژمەرگەکان کۆکراونەتەوە پیان وتراوە کە پێویستە دەنگ بدەن بەلایەنێکی دییان وتراوە ئەبێت دەنگ بدەن بەلایەنێکی دیاریکراوە ڤیددیۆکەشمان بۆ بێنەوە ئەجینان ئەگەر فەسلیشتان نەکەین فرێتانە دەینە شوێنێکی زۆر دوور بە مانگ ماڵ و مناڵی خۆتان نەبینن لە کوردستان نمونەی وا زۆرە بۆیە ئەمن دەڵێم یعنی ئازادی کاتێک میلەتی ئێمە پێشەکەوی ئازادی ڕەها هەبی هاوڵاتی ئازاد بێ دەنگەدا بچێ دەنگەدا بە زەید بە عەمر بە عەبدوڵڵا بە کاکەوریا بە هەر کەسێکی دی دەنگەدا چکە دەنگەدەی بەکام لست ئەو فشارە دەرونی و چاولێ سۆرکردنەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمە کارێکی خراپە زۆر ئەمە هەرێمی کوردستان ئەجێڕێتەوە بۆ دواوە کاکەوریا قسەی جوانی کەوتی ئامانج لە هەڵبژاردن بریتە لە دەستا و دەستکردنی دەسەڵات دەستا و دەستکردنی دەسەڵات بە ئازادی فراهەم دەکرێت تەداولی سوڵتە یەکێکە لە بنەما ئاساسیەکانی مافی مرۆڤ و وڵاتێکی ئازاد و پڕ لە ڕەفاهیەت و خۆشگورەزاریانی بۆیە ئازادی لە هەرێمی کوردستان بەڕاستی تەمومژێکی زۆری لەسرە قەید و بەندێکی زۆری لەسرە پێویستە ئەو قەید و بەندانە ببڕێت پێویستە دەسەڵاتی کوردی لەوە هۆشیار بێتەوە تێبگات کە ئێمە هەمومان کوردین خەڵکی وڵاتێکین بە یەکەوە دەتوانین داهاتوویەکی گەشت بۆ وڵاتەکەمان بنیاد بنین. سپاس دەکەم کاگوریا یعنی هەر لەسەر ئەوەی کە خەڵک تا چۆن دەتوانێت ئازادانە دەنگ و ڕەنگی خۆی هەڵبژێر ینی دکتۆر نمونەیەکی هێنایەوە تەنها قسە نەبوو ئەڵێ بە دوکیۆمنت و بە بەڵگە لامانەکە کراوە ینی لە کۆیە نازانم ئەفسەر و پێشمەرگە ئەمانە کۆکراونەتەوە و داوایان لێکراوە دەنگ بدەن بەلایەنێکی دیاری کراوە. من ڕێزم لە قسەکانی دکتۆر احتیمالە بەڵام من وابێوانەبی من ناتوانم دەیت من نشتی چیم نەبیستوە بەڵام حەزەکەم یەکشت پێ بڵێم تەسەوەر نەکەی ئێمە بێکەم و کورتی بی بەڵێم ئێمە پێرفێکتین هەموو کوردستان حکومەت هەموو حزبەکان هەمووی بەڵام کەم و کورتیەکە بزانیت و چارەسەری نەکەی ئەوە کێشە نییە بەڵام بڕوا بکە دەبێ ئێمە متەفائیل بین هیوامان بە دوا ڕۆژێ بی بۆەوەی تاوەکو بگەینە ئاسوێکی ڕووناک تاوەکو بتوانین بگەینە بەڕی ئەمان خەڵکەکانی کوردستان و هەرێمەکەمان بیتن دەبێ متەفائیل بین دەبێ دڵمان فراوان بێتن هەموو کورتەکانیش دەبێت چارەسەر بکەیت هیچ نییە چارەسەرەکەی من حەز دەکەم شتێک بڵێم ئێمە لەوانەیە تۆ ئێستا ئێمە هەموو دڵگرانین بە وەزعانەی کە لە کوردستان هەیە بەو ئەوشتانە بەڵام هەموو وڵاتان بەشی زۆری وڵاتان بەو مەرحەلان داڕۆشتنی بەڵکو ئێمە زۆر بەسەری ئیش زۆر مەراحلیشمان بڕیوە ئیشتیاج زۆر مەراحلەمە کردووە من نمونەک بۆ دێنمە لە 2008 لە ئەمریکا لە مؤتەمەڕێک بووم لەگەر جەمعیەتی فیدرالی ئەمریکی باسی هەندێک مۆزوعی ئەو وەزعانە کرا ئیتر
یەک لە سناتۆرەکان قسەی زۆر جوانی کرد گوتی ئێوە زۆر بەسەریعی ئەو مەرحەلانە دەژبڕون و کتابین ئێمە 100 ساڵ لەو وەزع خراپترشمان لەنەوە جا ئێمەش دەبی دوایش حەز دەکەم بەنسبەت یانی جەنابتان ئاماژە بەوا دەنەڵێن پێویستە گەشتبین و متەفائل بین بەڵام بەنسبەت هاوڵاتیەکەوە کە هیچی بۆ نەکراوە چەند ساڵەکە پەرلەمانی چی بۆ ینی وەکو نوکتەی گێڕنەوە دکتۆر ئەڵێن کاندیدێک لە هەڵبژاردننی پێشوو کە سوکاری لە ناوچەیەکی کوردستان کۆ کردوتەوە و توێتی دەنگم پێ بدەن واتان بۆکەم واتان بۆکەم پیان و تۆ چەند ساڵ هەر مەرحەباشمان ناکەی لە پرسە کۆمەڵایەتەکان بە بۆنەی خۆش و ناخۆشە و حەزورت نییە تۆ ناتوانانی ژیانی ئەمە بگۆڕی و توێتی وەڵی ڕاستەکەن من ناتوانم ژیانیەوە بگۆڕم بەڵام ئێوە دەنگم پێ بدەن بۆی ژیانی من بگۆڕێت ینی قسە لەسەرەوەیە کە ئێوە چنە پەرلەمان ژیانی خۆتانە گۆڕم حەز دەکەم شتێکی بڵێم پەرلەمان کاری پەرلەمان چۆنە وتمان کاری پەرلەمان داڕشتنی یاسایە و مراقەبەکردنی چاودێریکردنی حکوومەتە تەنانەت ئەوەندێل پەرلەمان دەتوان لە ڕێی یاساوە تەنزیمی کۆمەڵ بکات لە ڕێی یاساوە سیستەمی نظامی حکوم دیاری بکاتن با پێدرم پەرلەمان زۆر شتی پێ دەکڵێت وتی ئەگەر یاسا سەروەر بێ بەڵام ئەوە یاسا سەروەریە کە تۆ خەڵکێک کۆ بکەیتەوە کە کوڕ و کچی جوانی ئەم وڵاتن بڵێ ئەبێت دەنگ بدەی بەلایەن و لیستێکی دیاری کراوە ئەمە یاسا سەروەریە ئەمە تا حدەك ناوانە بەڵام تۆ مەسەن هەر کەسێکە و تۆ قەناعەتی خۆتی بەڵام من کە وەکو خۆم کە شخص خۆم خزەکە من بە ئامانجێک دەچمە پەرلەمان بۆ ئەوەی بتوانم بەڕاستی بتوانم ڕۆڵی ڕاستەقینەی پەرلەمان نیشانی خەڵکی هەرێمی کوردستان بدەم چونکە من لە هیچ شتێکم کەم نییە لەخوا بە زیاد بێتن لە بۆ ئیمتیاز ناچم هەموو شتێکم هەیە لە هەموو شتێک لە خۆمەوە زیاتر هەیتم من بۆ خزمەتکردن دەچم پێویستیم بەوەیە دەزانم ئازاری میلەتەکەم لە چێن دەرەیە کەم و کورتی میلەتەکەم لە چێن دەرەیە چونکە یاسادانان زۆر گرنگە پەرلەمان چونکی سیستەمی نظامی حکم لە دیاری دەکات کوردستان کێشەی تەشریع و یاسادانانی هەیە یا کێشەی جێبەجێ نەکردنی هەیە وەڵی بەداخەوە من داتای دروستم لەبەر دەستدانیە دەربارەی ئەو بڕیار و پرۆژە یاسایانەی کە پەرلەمانی کوردستان لەم خولەدا نمونەی قسەی پەرلەمانتارەکانی دیکەت بۆ هێن بۆی بێ بە پاڵپشت بۆ ڕەیەکەی تۆ یعنی قسەیەوە کە نەڵێن ئێمە یاسای زۆر چاکمان داڕشتۆ بەڵام کێشەکە ئەوەیە جێبەجێ ناکرێت بەڵێ ئەزانی بەڕاستی هەندێک شت لە کوردستان مەزەلەیە مەزەلە ئێستا مەثەلەن پرۆژە یاسای چاکسازی کە حکوومەت پێشکەشی کرد پەرلەمانی کوردستان بە زۆرینەی ڕەهای دەنگی پەرلەمانتاران ئەم پرۆژە یاسایی پەسەند کرد هاوڵاتیانیش تا ڕادەیەکی باش ئومێدیان هەڵچنی بوو لەسەر ئەو پرۆژە یاسایە بەڵام کەچی هەر بە لێدوانی چەند فراکسیۆنێک ڕێک پرۆژە یاسایەکە وەستێنرا و تا ئێستاش ون و نادیار و کەس نازانی چی بەسەرات ئەمە خۆی ئەمە دەلالەتی چیەکە ئەمە بۆچی بەڕوونی باسی ناکەن کێ بەرپرس بوو لەمە ینی بۆ نمونە من پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕانم هێناوە ئەڵێت یاساکە لە 180 چاکە پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان مێناوە ئەڵێ یاساکە لە 185 چاکە لەکوێی دنیا پەرلەمانی یاسایەک تەشریعەکە کە 100% چاک بێ کێ نەیهێشت بێت بە سەبەبی ئەوەی کە وڵاتیان تۆزێکی سراحەت بکەن و ئەوانەشی چەند ساڵە پارەی حرامی بندیوار و نازانم پاڵ دیوار و چی و مردوو کارمەند و مۆزەفی خەیاڵیە خۆن بگا بە نەتیجەیەک ناوەکانیان بسڕێت ئەمە پەیوەندی بە دووشتەوە هەیە یەکەمیان ئەو پرۆژە یاسایە کە دەڕوا بۆ پەرلەمان وەک پێویست دراست و لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە و خەڵکی تایبەتمەند و پسپۆر لەو وارەدا دایان نەڕشتووە بە پەلەپروسچێ لە کۆڵ خۆیان کردیتەوە تەنها بۆ مەرامێکی سیاسی دەینێری ئەمە یەک مەبەستت ئەوەی چاکسازەکەیە هەر پرۆژە یاسایەک ئەمە یەک دووش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ لۆژیکی پەرلەمانتارەکان ئاستی هوشیاری و تێگەیشتنی ئەو پەرلەمانتارانەی لە ناو ئەم هۆڵەدا بڕگە ببڕگەی ئەو مادانە مادەی ئەو پرۆژە یاسایانە دراسە ئەکەن و خوێندنەوەی بۆ دەکەن کە دێتە بەردەستیان لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان تا ئێستا تەنها شەڕەقۆچ و قسە و شەڕەتەقەی تێدا بووە بەڕاستی پەرلەمانی کوردستان تا ئێستا نەمبینیوە کۆبوونەوەیشی پەرلەمانی کوردستان بە هێواشی بڕوە کاکە خۆ ئێرە تورکیان نییە ئێرە هەرێمی کوردستانە هەمومان کوردین نەتەوەی جیاواز هەیە لێرە بەڵام نەتەوەکان بەریەک نەکەوتون ینی دائیمە بە بڕوای من پەرلەمان سەرچاوەیەکی بنەڕەتی ئەساسیە بۆ پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی بەڵام سیاسیەکانمان ینی ئەو فراکسیۆنانی کە دەستنە ناو پەرلەمان حقیقت ئەوەندەی خۆیان نمایش دەکەن حیزبەکانیان نمایش دەکەن ئەوەندە لە خەمی هاوڵاتیان و شەقام نین
ئێستا گەڕک هەیە لە شاری هەولێر بۆ نمونە گەڕەکی کارێزان یاخود لە کەس نەزان دوێنێ من لە ڕادوەیەک بەرنمەیەکە میوان بووم لە بەرنمەکە وتی 6 مانگە ئاو بە بۆڕی ماڵی ئێمەدا نەهات ئەمە قسەیە 6 مانگ ینی ئەمە قسەیە ئێوە لە پەرلەمان ئەتوانن ئەمانە چارەسەر بکەن حەز دەکەم تاقیبك لەسەر قسان بکەم یاسایەکان 1970 فعلا هیچ کێشەی نییە یاسای ڕێکوپێشن لە ڕوانگەی یاسایی و دزیوکە دوو کێشە هەیە یەک تەنفیزکردنی یاسا بە پێی پێویست جێبەجێ ناکرێتن دومینیش بۆ جێبەجێ ناکرێت ئێستا دێمە دومینیش دادگاکان لەگە ڕێزم دادگاکان سربەخۆنی تەنانەت ئێستا بەشێکی زۆری ئەو یاسانەیە کە دەردەکرێت تەنانەت نووسینە لەسەر کاغەس لە حیزی تەنفیزی هیچ جێبەجێ ناکرێت پێتان وایە ئێوە لە شەو ڕۆژێکە بتوانن ئەمانە بگۆڕن هەموو جوودی خۆم بەکاردێنم جوز کافیە کە زانیشم سەرکەوتو نابم واز لێ دەین پێویستم پێ نییە سپاس دەکەم دیارەم هاوڕێیانەی لێرە دانیشتون هەمویان پرسیاریان هەیە منە چمە لای مایکەکە لای کێیە جەنابەت خۆت بناسیێنیت و پرسیارەکەت بۆ کێیە سەرەتا پرسیارێکم لە بەڕێز مامۆستا وریایە ئایا ئەمڕۆ کە کوردستان تەمەشا دەکەی لە ڕووی جیهان کەوا بوقعەیەکی گچکەیە بەڵام لە مەسلەی سەروەت و مەسلەی داهات و مەسلەی مەسەلەن ئەو گازە سروشتێکەوە هەیە لە کوردستان زۆر دەوڵەمەندە ئایا ئێوە لە پەرلەمان بەرنامەتان هەیە بۆ ئەوەی وەکو وڵاتانی مەسەلەن دەوڵەمەندانی ئەوەی کەوا دراوسێمانە بۆ نمونە مەسەلەن ئیمارات یاخود کوێت کاتێک کە لەوێن دەرێ منداڵ بەوەلەت دەبیتن ئەوە حسابەی بانقی بۆ دەکرێتەوە دەبێتە 18 ساڵ لە دەستی دەکەن بەڵام لێرەکانە پرسیارەکانی دیکە بەڵێ بەڵام لێرەکانە بە پێچانەی ئەو شتەیە ئایا زۆر کەس هەبوو وەکو ئێوەی بەڕێز کەوا مەسەلەن ئێستاکە لە خولی پەرلەمانی پێشوودا ئەو بەڵێنانەیان بە خەڵکدا ئێوەش ئەو شتە دەکەن من یەک بەخۆم مەسەلەن لە سەردانی مەسئولێک کەواچووم سەردانی بکەم لە پرزگاکە گوتیان کۆبوونەوەی هەیە مەسئولێکی یەکێتی تەبان لۆ ئیشارە بە بەڕێزت دەکەم ئەوە بیدی دانیشتین چەندین دکتۆر و چەندین مهندس و چەندینی پیاوی بەڕێز لەوێ دانیشت بوون کەوا ئەو کۆبوونەوەی هەیە لەگەر ئەمریکیان بەڵام کاتێکەوە ناسیارێکی خۆم هات کەسێکی ڕازگۆیە هات و نامەیەکی پێبوو چوە ژوورێ و هاتەوە دەرێ گوتم چ بوو گوتی وەڵی خۆی و ئافرەتێک ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو ئافرەتان بۆ هەموو کەسانێکی مەسەلەن پاکوەوە خۆی و ئافرەتێک لە ژوورێ دانیشت بوون نزیکەی 30 کەس ئەمە بەس لە بەردەرگا دانیشت بوون کە ئەوە ئالەساس ئایا بەیانی بەڕێزت کە چوویە پەرلەمان هەمان دیاردە لە تۆ دەبی یاخود ئەتوو پێچەوانەی ئەو دەتوانین بەڕێزت ببینین ئەو وڵامی زۆر سپاس نزیکی کەرم کورتەی پرسیارەکەم ئەوەیە ئایا دەیانەوێت چی بکەن لۆ جێڕانەوەی شکۆ و پێگەی مامۆستایانی ئاینی بەتایبەت و بەگشتیش بۆ ئەمنیەتی خەڵکی ئیسلام بازانی کوردستان لە هەرێمی کوردستان سپاس دەکەم فەرمونیەوە ئەگەر پرسیارێکتانەیە ئایا ئێوە بەرنامەتان چییە بۆ ئەو ئافرەتانە یا هیچ بیرێکتان هەیە کە بیکەن بە یاسایەک کە ئەمە ئەم ئافرەتانەش لە زۆر کێشەی مادی ڕزگاریان بێت زۆر سپاس بۆ جەنابیشتان فەرمون من بڕوا حیدر بەخێرهاتنی میوانەکان دەکەم دەستۆشەوە بەرنامە لێ دەکەم من یەک تێبینیم هەیە لەسەر قسەکانی مامۆستا بە پێچوانەی ئەو بیر دەکەمەوە دەرێم شەڕی سەرجادا شەڕی خەڵک ببەنە ناو پەرلەمان ئەندا پەرلەمانێک ببوون خاوەنی 15,000 دەنگەیان 12,000 تا 15,000 دەنگە ئەو شەڕ بکە لە پەرلەمان باشترە نەک خەڵک لە سەرجادە شەڕ بکە ئەوە لەسەر ئەو قسەیە بکە گوتی ئێمە تورکیا نین مثلەن مەبەستی ناخۆشەکانیاندا پەرلەمانەکان بوو شەڕەکانیان بوو لەکە لە ناو پەرلەماندا من پێم باشە ئەندا پەرلەمان شەڕ بکە ئەو یەکیان پرسیارێکیش لەسەر زۆر باسی گۆڕانکاری دەسەڵات دەکا لە 4 ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان بینیمان گۆڕانکاری زۆر گرنگ هاتە پێش کوردستان دەتوانێت گۆڕانکاری گەورە بکە پەرلەمان جێدەستی دیاربی بەڵام بەداخۆ ناوەکان دێنە پێم ناخۆشە بەڵام هەم لە لیستی یەکگرت و هەم لە لیستی بزوتنەوەی ئیسلامی هەڵوێستەکەیان زۆر یعنی بە پێچەوانەی هاوڵاتیان بوو ئەگەر بەشداری ئەوان لە دانیشتنی
هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە بڕوای من کوردستان نەدەگەیشتە ئەو قۆناغی کە ئێستا تێداینە. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. فەرموو ئەخیر پرسیار وەرگرین. دڵشێر ماما بە خێراتنی هەردوو میوانە بە ڕێزەکان دەکەم، بە خێراتنی میوانە بە ڕێزەکانی تریش دەکەم. ئەم ئەزیەتتان چێشار بۆ یێرکانە ئاراستی هەردوو کاندینی بەڕێز کاگ یادگار. ئایا ئەگەر هاتوو ئێوە دەرچون لە پەرلەمانی کوردستان ئێمە وەکو خەڵکی کوردستان دەتوانین وەها بە سادەی بینە لاتان؟ دووەمیش ئاراستەی بەڕێز کاگ دکتۆر عەبدوڵاوەرتی، ئێوە وەکو بزوتنەوە ئیسلامی هەتا چەند بایەختان بە وەرزشی کوردستان داوە و یاخود پشتگوێتان خستووە؟ زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. ئەچینە لای وەڵامەکان، بەڵام لەبەرەوەی بڕگەی دیکەمان ماوە لە بەرنامەکەت زۆر کورت و پوخت بن وەڵامەکان سوپاسانەکەم. لە جەنابتانەوە دەست پێ بکەم. ئەگەر هەڵە نەبم کاک تاریخ ینی باسی داهات و سەرچاوی لوتی کوردستان لە ڕووی ئەم شتانەوە لە ڕووی داهاتەوە لە ڕووی سەرچاوەکانی سەر و ژێرزەویەوە دەوڵەمەندا، بەڵام وەکو پێویست نەخراوەتە خزمەتی خەڵکەوە. لە قیدۆمی پرسیارەکەشیەوە بووتی بەڵێنەکان نوێنین، خۆگەر بڕوانیتە بەڵێنەکان ماشەڵڵا یەک بەڵێنی خراپیتیان نییە، بەڵام ئایا جێبەجێکرێت؟ کاک تاریخ پرسیارەکە زۆر جوانە. فعلەن هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەندە لە هەموو ڕێگەکانەوە بە شێوەیەکی بە کورتی باس بکەین، بەڵام نەبوونی شەفافیەتی مالی و نەبوونی بودجە و میزانیە بۆ حکوومەتکاری لەسەر بکاتن هیچ شتێکمان پێ ناکرێت. دەبێ ساڵانە بودجەی حکوومەت لە پەرلەمانی کوردستان مسادقە بکرێتن، پەسند بکرێتن تاوەکو حکوومەتکاری لەسەر بکە و شەفافیەتی مالی شەبیت. گەر شەفافیەتی مالی نەبوو، گەر بودجە نەبوو، شتەکان بەو شێوە ئالۆز دەبیتن، باش و خراپ تێکەڵ دەبیتن. من لەگەڵ تۆمە. سەبارەت بە پرسیاری دووەمیشت، ئەو برادەرای من حەز دەکەم یەکشت بێورم بەڕێزیشت ئەگەر نازم دەهێتی نەبێ، بەڵام لەناو لەوانێ هەرگیز نەبێ خەڵکی پارێزەرت هەیە، خزمێکی پارێزەرت هەیە، خزمێکی مەسەن ناسیاوەک هەیە یاخود جیرانەکە هەیە. من تا 2015 نەقیبی پارێزەرانی کوردستان بوومە، بە هەموو شێوەیە کارم کردو، خزمەتی ئەو شەریحەم کردووە بەبێ ئەوەی بزانم ئەمە چ حزبێکە، ئەمە چ لایەنگرێکە، ئەمە چ ئامادەکی لە مێشتیدا هەیە یاخود چ بیرڕایەکی هەیە. دەتوانی پرسیارکەی زۆر بە بێلایەنە نمونەی گێڕایەوە، ئاماژەی بەوە داوتی تێدەگەم بەرپرسێک ڕەنگە لە کەسێکی سادەوە لە کەسێکی سادەوە بڕوا بە بەرپرساگە چونە لە خەڵکی نەکردوتە ژوورەوە. بەڵێ مەشغوڵی چیش بووە لەگەڵ تەنها لەگەڵ کەسێک لە خۆی بەرپرسە. من یەک شت پێ دەڵێم، ژمارەی تەلەفۆنەکەم توانین دوای وەرگری، ئەگەر قسمەت وچی ئەمیتر ئەمە کاندیدی نازانین دەگەین دەردەچینیان دەناچین، بەڵام هەم ژمارە تەلەفۆنەکەم، هەم ژوورەکەم، هەم ماڵەکەشم کراوەیە بۆ هەموو هاوڵاتیان، بە تایبەتی بۆ خەڵکی هەژاریش. گرنتی دەدەمێ وعدیش دەدەمێ بەرپرسیشم لە قسەکەی خۆم با ئەمە وەکو دۆکیومنتێک ببینێت. باش سپاس دەکەم. بە وەڵامی یەکێک لە پرسیارەکان لای جەنابی شتوەر بگرینەوە. وتی سەبارەت بە پێگەی مامۆستایانی ئاینی. ئێمە وەکو بزاوێکی ئیسلامی لە کوردستان لە هەشتاکانەوە خەباتی چەکداریمان هەبووە بۆ ڕزگاری نیشتیمانی و نەتەوەی لە کوردستان. ئێستاش حیزبێکی سیاسی ئیسلامینە و کار دەکەین. یەک لە میحوەرە ئەساسیەکانی کارکردنمان بریتە لە پاراستنی شکۆی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان. زانایان ئەبێ حەسانەیەکی ئیجتیماعی کۆمەڵایەتیان هەبێ لە ناو مجتەماعی ئێمەدا. ئێمە کار بۆ ئەوەکەین. و ماوەی 4-5 ساڵیش لە کابینەیەکی حکوومەتی هەرێم وەزارەتی ئەوقاف لە دەست ئێمەدا بوو، بێت کێشەترین ساڵانی کابینەکانی حکوومەت بووە لە ڕووی مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی. ئەو کاتە کە شەڕی داعش بووە، وەزارەتی ئەوقاف وابزانم پێشووتریش بەشێکیشی لە دەستی بزوتنەوە بووە، کەچی هەمیشە ڕێنمایی تەندروستی داوە. بەڵام بەداخەوە ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکانیان لا دراون، لە شوێنی خۆیان نەماونەتەوە بەهۆی پرس و بابەتی سیاسی. ئێمە کاری جددی ئەەکەین بۆ جێڕانەوەی ئەو مامۆستا ئاینیانە بۆ سەر مینبەری مزگەوتەکانی خۆیان، و لە هەمان کاتدا پاراستنی بۆی هەموو لایەنێک کەسێک مافی ئەوەی نەبێ مامۆستای ئاینی سزابدا. ئەمە یەک. دوو، یاسایەک هەیە لە پەرلەمانی کوردستان پێی دەگوترێ یاسای تیرۆر. لە ژێر سێبەری ئەو یاسایەدا خەڵکی ئیسلام خواز و ئەهلی مزگەوتەکان زۆر جار ئازار دەچێژن. ئێمە هەوڵی جددی دەدەین
و هەوڵی جددی دەدەین بۆ هەموارکردنەوەی یاسای تیرۆر چکە ئەو یاسایە بەڕاستی لە کاتێکدا دانراوە کە شەڕی داعش هەبووە کە وەزعێکی هەموار لە ناوچەکەدا هەبووە ئێستا پێویست ناکە ئەم یاسایە هەبێت پێویستە بە زووترین کات هەموار بکرێتەوە ئەمە دوو سێ من تەواو لەگەڵ قسەی ئەورایەمە من بە هیچ شێوەک نەموتووە من بلانێ لە ناو پەرلەمان نەوێ لەگەڵتم قسەکە زۆر جوانە ئەبێ حیزبە سیاسیەکان لە ناو پەرلەمان ململانێ بکەن بەڵام ململانەیە دوو جۆری هەیە ململانەیەکەیە ئاوە پەرلەمان پەکەخە ناخۆشە ئەمە خراپە ململانەیەکی یاسایی ململانەیەکی سیاسی تەندروست دروست ململانەیەکی دروست من لەگەڵم لەسەر پرۆژە یاساکان لەسەر خزمەتی هاوڵاتیان لەسەر پرسە سیاسیەکان ململانێ هەبی چونکە پەرلەمانێک ئەگەر یەک دەنگ بێ لە هەموو ڕوەکانەوە یەک دەنگ بێ ئەوە دەبێتە گۆڕستان کەس ناتوانێت شتێک بڕیار بدا ئەمە دوو سێ خاڵی پرسیاری دووەمی ئەو برای ئازیزم سەبارەتەوەی یەگرتو بزوتنەوە هەڵوێستیان باش نەبووە لە ڕاستیدا ئێمە بابەتیانە بیر دەکەینەوە لە پرسە سیاسیەکان هەمیشە هەڵوێستمان لەگەڵ پرسە چارە نووسازەکانی هەرێمی کوردستاندا بووە کە پەیوەندی بە مەسیری نەتەوەی کوردەوە هەبووە ئەمە لەلایەکی تریشەوە من گەورەترین سەرکردەی خۆم بەخشیوە لە 16 ئۆکتۆبەر ئەویش دکتۆر شوان قەڵاتزایی بوو کە لە ڕێگای کە فریا بۆ بەرگری لە کەرکووک چوو بوو بەڵام لە ڕێگا بەهۆی هاتوچۆی سیارەوە گیانی لەدەستدا دکتۆر شوان قەڵاتزایی یەک پەرلەمانتارێک بوو بە تەنها بوو لە ناو پەرلەمانی کوردستان بەڵام دەوری ڕۆڵی دە پەرلەمانتاری هەبوو بە شاهیدی هەموو خەڵکی کوردستان حقیقت بۆیە ئێمە هەمیشە ویستومانە بەرگری بکە لە یاسای سەرۆکایەتی هەرێمیش بەخەوە هەر سەرۆکایەتی هەرێمیان هەر نەهێش طبعاً ئەمە ئەو کاتی دەیانویست یاسا هەموارکردنەوە پشتیوانیمان دەکرد لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ زانینی جەنابەت و ئێمە لەگەڵ سیستەمی پەرلەمانی دابووین نەر لەگەڵ سیستەمی سەرۆکایەتی بەڵام ئیتر دەڵێکە بە ئاراستەیەکدا دەڕوا بێەوەی خاڵی هەموو پرسیارەکانیدایەوە ئەو پرسیارانەشی ما بوو دوای لە کاگوریەکەین بەڵام بەر لەوە تۆزێکی تر ئەوەستین چایەکە خۆینەوە و ئیسراحەتێکەکەین و گفتی گۆش ئەەکەین بەڵێ هاوکارانم پێمەڵێن کە تروسکەی هاوکارم تروسکە سادقی لە سوۆشەل میدیا کۆمەڵێک لە تویتەر لە ئینستاگرام لە فەیسبوک کۆمەڵێک کۆمنت و هەواڵی ئامادە کردووە چینە لای ئەو لەگەڵ هەمووانە سەیرەکەین بزانم تروسکە چی بۆ ئامادە کردوین فەرمونون یادگار سلااوت لێبێ ماندوونەبوونی لە میوانەکانیشت دەکەم ئەمڕۆژ لە بەرگەی سوۆسیال میدیا هاتینەوە بۆلاتان بە کۆمەڵێک بابەتی سەرنجڕاکێش و گرم لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بەرەبەرتا لە ڕۆژی هەڵبژارنەکان زیک دەبینەوە خەڵک زیاتر گەرم و گوڕ دەبن هەرچەندە کەم و زۆر لە هەندێک لە شارەکان بۆ نمونە لە سلێمانی هێشتا کەشی بانگشت سارد و سڕە بەڵام بێگومان لەگەڵ نزیک بوونەوە لە ڕۆژی دەنگدان کە سی ئەم مانگەیە بانگشەکان گەرمتر دەبن و کاندید و دروشمەکان زۆرتر دەبنە باسی خەڵک بەڵام با من بێمە سەر بابەتەکانی ئەم شەومان دیارە ئەگەر بێمە سەر فەیسبوک وەکو یەکەم تۆڕی کۆمەڵایەتی کە ئێمە بۆ ئێوەمان هەڵبژاردووە لێ وەکو هەر لە یەکەم جاریشەوە کۆمیسیۆن هۆشداریدا بوو هەر لە سەرەتاوە هەر لایەنێک سەرپێچی بکات سزا دەدرێ لە کوردستان 24 لە هاشتێکی کوردستان بۆ سواتە کوردستان دەنگ دەدا راپۆرتێک هەبوو ئاماژە بۆ دەکات کە هەر لە یەکەم ڕۆژەوە سەرجەم لیستەکان لە پارتی و یەکێتی و ئەوانی دیکەش کۆمەڵێک سەرپێچیان لە تۆمار کراوە ئەوەش دەنگدانەوەی زۆری لە نێو هاوڵاتیاندا هەبووە سەرڕای ئەوەی جارێکی دیکە بیڵێمەوە کۆمیسیۆن هۆشداری سزادانی سەرپێچی کەرانی دابوو لە تویتر من دوو بابەتم بۆ ئێوە هەڵبژاردۆ دیارە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وەک ئاماژەم پێدا باسی هەڵبژاردنەکان گرمن تویتەر یەک لەوانەیەکە بە کوردی و بە زمانەکانی دیکەش ئەوەندەی کە هاوڵاتیانی کورد و بگرە میدیاکانی جیهانیش پێیان کرابێ سەرنجیان خستە سەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە تویتەر کەسێک بەڕێزێک بەناوی هیوا ئەفەندی لە پێگەی خۆی دانووسیەتی کە ساڵی 1992 واتە 26 ساڵ لەمەوبەر لە خراپترین دۆختا هەڵبژاردن کرا دیارە ئەو دەڵێکە بە هەموو کەم و کوڕیەکان بۆ دواوە ناگەڕێنەوە هاشتەگی سربەخۆیشی بەکارهێناوە وەکو یەکێک لە ئەو شتانەی کە بەلای ئەو گرنگ بووە و کوردستانی هەر لەبیر نەکردووە یەکێکی دیکە لە تویتەکان کە من بەلامەوە سەرنجڕاکێش بوو پێم خۆش بوو ئێوەش ببینن کەسێکە بە ناوی ئاکۆ کاکا ئەو بەکاربەرێکی دیکەیە بە هیواوە باز لەوە دەکات کە ڕۆژێک ئەویش بێت و ببێتە کاندید نووسێتی نازانم چۆن بەڵام حەز دەکەم
منیش ڕۆژێک لە ڕۆژان ساڵی 2022 خۆم کاندید بکەم بۆی کە بم بە کاندید نازانم من بەڕاستی ئەگەر تۆ ئێستا جێ لە دەنگی منە ئاکۆتۆ کەرکووکی یان نابەڵام نووسیوتە کەرکووک کوردستانی ئێمەش لێرەوە پێت دەڵێن بێگومان بەڵە کەرکووک کوردستانیە و هیواداریشین تۆش و هەموو گەنجانی کورد بە ئاواتەکانی خۆتان بگەن. لە دوای تویتەر یەکێکی دیکە لە ئەوانەی کە بۆ ئەومان هەڵبژاردۆک و تۆڕە کۆمەڵایەتەکان لە پێگەکاندا لە سوسیال میدیادا دیارە باسی هەڵبژاردن لە ئینستاگرامیش گەرمە دەتوانن بە هەشتەگی کوردستان دەنگدەدا بەشدار بن ئەوە هەشتەگەکەمانە لەبیرتان نەچێت لەم ڕێگەیشەوە دەتان بینین ڕاو سەنج و فۆتۆ و گرتە ڤیددیۆکانتان هەموو وەردەگرین بێگومان بەڵام جگە لەمانە دێمە سەر ئەوەی کە چەندە لە میدیای جیهانیدا کوردستان بۆ ئەو هەڵبژاردنە ڕنگدانەوەی هەبووە یەکێک لەوانی کە من هەڵبژاردۆ ڕۆیترز بووە پێشەوەی کە باسلەوە لە راپۆرتەکەی ڕۆیترس بکەم دەمێ ئاماژە بۆ بدەم کە بە خۆشحاڵیەوە کوردستان بۆتە خاوەن پێگەیەکە هەمیشە چای میدیای جیهانی لەسرە من دوو میدیام هەڵبژاردۆ جارێکی کە ئاماژەی پێدەم هەردووکیان گرنگیان بە هەڵبژاردنەکان داوە یەکەمیان ئاژانسی ڕۆیترزە بە ئاوردانەوە لەسەر مێژووی هەڵبژاردننی پەرلەمانی لە هەرێمی کوردستان و باسکردن لە دوایین ڕووداوەکان باز لەوە دەکات کە کوردستانیان بە هیوای کۆتایی هاتنی ئەو ئاڵۆزی سیاسیانێک کە هەرێمی کوردستانی گرتوتەوە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەوەی دیکە کە من هەڵم بژاردووە شەرق ئەوسەتە ئەویش راپۆرتێکی گرنگی کردووە دەڵە شەقامەکان پڕکراون لەوێنە و پۆستەری کاندیدی لیستەکان ئاماژە بۆ دەکات کە بانگەشەی هەڵبژاردن زۆر بە ئارامی و لە کەشێکی ئارامدا دەستی پێکردوکە بێگومانەوە بەلای هەموو لایەکەوە گرنگە کوردستان ئەروەش بۆ هەر لە ناوچەکەدا خاوەن پێگەیەکی زۆر ئارام و سربەخۆ بووە بابەتەکانی ئەم شەومان کۆتایی پێهات ئەوەندە دەتوانم بڵێم کە داواتان لێ دەکەم هاشتێکی کوردستان ڤۆتس کوردستان دەنگ دەدا بەکاربێنن لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئێمە دەتان بینینەوە بەشدارتان دەکەین لە بڕگەی سوسیال میدیا لە پاسی هەڵبژاردندا لەو بەرنامەیەدا کە تایبەتە بە هەڵبژاردن و بەردەوام هەموو شەوێک لەگەڵ ئێوە دەبین تا ڕۆژی هەڵبژاردن یادگار دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ تروسکە زۆر سپاس وەکو دەرەکەوێ ئەمڕۆ ئیقبالی هاوڵاتیانیش بۆ دووەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن زیاترە و وردە وەکو وترێت تای هەڵبژاردنەکە بەرزە بێتەوە ماندوو نەبی ئێستا لەگەڵ هاوڕێیان ئەچین بێ بینەران ناخۆش چایەکە خۆینەوە و گفتوگۆیەکی خۆش و پڕزانیاری ئەکەین و بەردەوامە بێت. السلام عليكم باشن جماعة سلطان باشا باشا قربان أحوالك شلونك باشا يا الله بەهەر لێرە پرسیارێک خۆتەزانی جەنابتان یاخوا تەمەندرێژ من تەمەنێکتان هەیە یعنی لە دوای ڕاپەڕینەوە چەند وتم یعنی ماشەڵا گەنجار ئەنی چەندین پەرلەمانتارتان بینیوە چەندین خولی پەرلەمانتان بەڕێ کردووە سەرەتا پەرلەمانتارەکان دەڵێن ئێمە سادا بین لەگەڵ خەڵکا بین تێکەڵاویانە بین لەناو خەم و کێشە و معاناتەکانیانە بین لە ئەرزی واقع تۆ ئەمەد بینیوە دەستخۆشتانە دەکەن هەموو پەرلەماندان پەرلەمانەکانی هەرێمی کوردستان دەستخۆشتان لێ دەکەم مالی یعنی ئەوەی ئەتەوێت بیگەێنی بە کاندیدەکان کە بەنیازم بچنە پەرلەمان داواکاریەکانی تۆ لەوانت چۆن بن بەس داوای خەلکی جێبەجێکەن ئەوە دەمادە هیچمان ناوێت لە کەس داوا خەلکی جێبەجێکەن یعنی ئاگایان لە فەقیر وەژارەکەی بی هیچمان ناوێت تا ئێستا توانیویان ئاگایان لە فەقیر وەژارەکەی تا ڕادێک تا ڕادێک بەری تا ڕادێک ئینشاءڵڵا باشتر دەبی ئینشاءڵڵا حول قوتی خۆی باشتر دەبی باش با ئەم کاکێش قسەکانی بکە فەرموو سەرچاوان ئەنگۆ داواکار هاتینێرە ڕێی خەڵک وەربگرن چیتان پێ لە بۆ خەڵک بیکەن ئەمە لە 1970ەوە هەتا ئێستا بەر لە 1970ەوە لە عەفتایەکانەوە ماڵی کورد وێران دەکرێت و تاران نەکرێت هەمومان بەش ئێستا ئەو خەڵکەی لێرانەیە هەمووی نییە زیانی پێ نەگەشت بی بە ئەوەی لەسەر نفوسەکەی نووسریا ئەکرات بکورد بەڵام هەتا ئێستا
بە هەموو مەسولانی کورد بە هەر هەمویان دەرێم هیچ شتێکیان لە بۆ فەقیرێک کردیە لە بۆ هاوڵاتیەکی کردیە چکرایە لە بۆ ئەو ملەتەی کاتی خۆی ساڵی هەشت مەسیرە کرا لە شەقلاوەی ئەمن بەخۆم خەت شەقلاوەی مە لە هەولێر دادەنیشم مەسیرە کرا لە شەقلاوەی شەعاری مەسیرەکەی بەحث ئەوا بوو نەفت العەرەب للعەرەب کوردێک هەستاوە لە ناو مەسیرەکەی گوتی گازۆلی لەکرات یعنی کە هیچ شتێک لە بۆ کورد نییە بەڵام ئێستاش ئەو نەفتە للمەنسولین دووکەریش لە بۆ فەقەڕای دەستت خۆش بی دەستت خۆش بی دەستت خۆش بی من ئەگەر من لێرە کاگوریا ئەگەر ئێستا مایکەکە کاتی ئەومان نییە بەڵام مایکەکە ئەلێرەوە بیدەم بە هەموو خەڵکەکان بە دەگمەن ئەبینیت ڕای لەسەر پەرلەمانتارێک باش بێ پێی وابێ کە شتێکیان بۆ کردوون بە دەگمەن ئەبینی ڕای لەسەر بەرپرسێک باش بێت پێی وابێ کە شتێکیان بۆ کردوون ئێوە لە ناو پەرلەمان چی ئەگۆڕن بۆ ئەوەی ئەو خەڵکە متمانەتان پێ بکات من سوپاسی ئەو خەڵکە دەکەم دەستخۆشییان لێ دەکەم و هەست بە ئێش و ئازاریشتان دەکەم دەزانم خەڵکی کورد بە تایبەتی خەڵکی کوردستان لە چ معناتێک دەژیتن خەڵکی هەژار و خەڵکی چینی چەساوەش بەڕاستی لە هەرێمەکەیمە مەغدورن خەڵکانێک و ئەگەر پەرلەمان و ئەگەر حکوومەتیش بە حەدی پێویست نەبووە منیش تەئیدیان دەکەم منیش پاڵپشتیان دەکەم کەوا بە حەدی پێویست نەبووە بەڕاستی دەبێ پێداچوونەوە پەرلەمان و حکوومەت لە خۆیان کا لە بۆ ئەو خەڵکە چین و هەژارەی کە بتوانانی ژیانی ئەو چین و هەژارە ئەوە کاگوریا لە ڕێگەی بەرنامەکەەوە بڵێن ئەوەیدا کە بەردەوام تێکەڵاوی خەڵک بێت ولیان دوور نەکرد بەردەوامیش من لە ناو ئێش و ئازارەکەدەم بەڵێنتان پێدەم بڵێنی وەکو کەلام شەڕ باشە دکتۆر پێویستت بە مایکەکە نییە یعنی هەمیشە ئەوترێت کێشە لە بەڵێنەکان نییە کێشە لەوەیە تا چەندە لە ئاستی بەڵێنەکانە ئەبی یعنی نەک قسەکانی کاگوریا کۆی کاندیدەکان بەڵێنی زۆر چاکەیەن و ئاوات لە ناو خەڵکەدانی شنەڵێ ئێمە بەجێتان نایڵین پشتان تێ ناکەیت بەڵام دواتر بەدەت ئستعلامات بەدەت تەلەفۆن دەستی ناگا بەو پەرلەمانتارە ئەم مۆدێلە ناشرینە ئەبێت چۆن بگۆڕێت بەڵێ خۆی لە ڕاستیدا ینی مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستان مۆدێلێکی ئەکسپایرە دەسەڵات نەیتوانیوە بە ئەرچی خۆی هەڵبستی بەرامبەر بە هاوڵاتیان دەوی هەر هاوڵاتیەک دەکەیەوە کاتێک کە قسە دەکا دنیایەک ئێش و ئازار و معانات و ناڕەحەتی هەیە تەنانەت ئەوانەی پێشمەرگن من یعنی پێشمەرگەیە پۆلیسە فەرمانبەرە هاوڵاتیە کاسبکارە ئەوەی تەکسی پێەیە ئێستا گەر ئەوەی تەکسی پێ بیدوێنە دنیای خەمی هەیە هەر لە ماوەی مانگێکە هەر لە ماوەی مانگێکە دوسێ جار بنزین بەرز بوویەوە دەچی بۆ هەر گەڕەکەیەک تەماشا دەکەی ماوەی مانگێک چەند مانگێکە ئاو بە بەلوعی ماڵەکەی دانەهاتوە خەڵک موچە و ژیانی نییە بەڕاستی ئەو دەسەڵاتەی ئێمە ئەبێ بگۆڕێ ئەبێ گۆڕانکاری پەرلەمانتارەکان لە ناو پەرلەمان هەر پەرلەمانتارەکان دەبێ ڕۆڵەکی سەرەکی ببینن دەبێ بگەڕێن لە ناو خەڵک بە بڕوای من نەگەڕاوە ڕاستەکەم باو کاکەیە قسەکانی بکات بە ئەوە بکات دکتۆر بە ئەو کاکەیە دەمێکە وەستاوە ببوورە فەرموو لە بەڕێز مامۆستا مەریوانە مامۆستا وریایە ئایا دەرەنجامەکانی هەڵبژاردن بۆچی لە هەرێمی کوردستان نابێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی زۆر بە کورتی چکە کاتمان نەماوە بۆچی دەرەنجامی هەڵبژاردن گۆڕانکاری دروست ناکات لەبەر ئەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان بە بانگراوندی حەقیقی دەنگ ناداتن ئەو کەسەی ئەو کاندیدەی کە دەبێت تۆ بانگراوندی بزانی چیت بۆ دەکات بۆ پەرلەمان دەنجی پێدە تاوەکو گۆڕانکاری بکرێ بەڵام ئێمە هەموو بە چاو بەسراوەی دەنگ دەدەین بۆیە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ناکرێت لە دەسەڵات ناکرێت لە سیستەمی سیاسیش ناکرێتن یعنی ئێستا ئەگەر لە شەقامەکانی کوردستان بگەڕێ لە بازاڕەکان بە سەدان و هەزاران گەنجی ئاوا دەبینی بێکار هەمووی بە بێکار دێدا دەنیشی کاری نییە چکە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پرۆژەیەکی نییە بۆ گەنج بۆ خەڵکێک کە تازە بەرلەمان چیەکەی بۆ گەنج من فشار دروست دەکەم لەسەر دەسەڵات فشار لەسەر دەسەڵات دروست دەکەم کە دەبێت دەسەڵات مشور بخوا بە خۆی دابچیتەوە دەبێت دەسەڵات بیرێک لەو هەموو گەنجە بەتاڵە بکاتەوە بەڕاستی یعنی ئێستا لەوانەیە لەوانە بپرسی هەریە چەند گەنج لێرە هەبی لێی پرسە چەند لە جیفانتە
لەوانەیە هەبی 250 دینار لە جیفانی نەبی لەوانەیە ئێستا هەبی لەو گەنجانە پارەی پێ بەهۆی ڕەفیقەکەیەوە هاتووە بۆ چایخانە پارەی ئەوەی پێ نەبی چای بدا پارەی چایەکەی بدا لە ڕاستیدا ئەمە حکوومەت بەرپرسیاریەکێکی گەورەی لەسەرشانە حکوومەتی هەرێم بە ئەرچی یاسایی سیاسی کۆمەڵایەتی خۆی بەرامبەر بە هاوڵاتیان هەڵنەستاوە بەڕاستی هەرچی ئێمە ئەوەیە بەڕاستی فشارێکی جددی لەسەر دەسەڵات دروست بکەین لە ڕێگەی پەرلەمانەوە. سپاس دکتۆریان دەست و چاوت خۆش ئەچین گفتوگۆکەمان بەردەوام بکەین. یەک پرسیارمەیە دەتوانێت لە پەرلەمانی موچەخانیشی هەلوەشێنەوە بودجەکانیش هەلوەشێنەوە هەموو لۆخەکی بکەرێتەوە بودجەی هەموو حزبەکان هەلوەشێنەوە هەر کەسە خاوەنی کورسینەی بکەی بودجەی بەڵێ بینەرانی زێدەجیز دوبارە سلااوان لێبێت دوای ئەوەی ڕۆژچینە ئەو چایخانەیە چایەکمان خواردەوە لەگەڵ تەواوی هاوڕێیان بەڵام ئەوەی لەوێ تێبینیم کردیانی ئەو هەموو هاوڵاتی ئەو هەموو گەنجە ئەو هەموو کرێکارە لەوێ کۆبوو بۆ ینی بەگشتی بێهیواییت لیان نەبینی پێیان وابوو ینی ئەوانەی کاندیدنەوانەیە چنە پەرلەمان بەرپرسەکان بەگشتی لە ناو خەم و معاناتی خەڵکانین ینی تەنانەت یەکێک لەوانەی کە جێگەیەکی دانابوو بۆ بۆ یاخکردن داوای لە ئێمە کرد لە هەر سێکمان کردوتی وەرن لێرە دانیشن زۆر سیر بوو بەلایەوە کە لەوێت دابنیشی ینی پێی وابوو کە شتێکی جیاوازە شتێکی یان خۆت ئەم کاندیدانە لە خۆیان ڕنابینن کە دکتۆر دانیش لەوێت ینی ئەدەواتی بۆ یاخکردنەکەی بەدەستەوە گرت پێیان خۆش بوو یانی هەستیان کرد تا خەڵک تێکەڵاویان بێت ئەوان زیاتر لە معاناتیان تێگەن بەڵام ئیتر ئەوەی ئەمێنێتەوە داهاتوو بڕیاری لێ ئەدا ئێمە بەردەوامە بین لە بەرناوەمەکەمان بەڵام دکتۆر ئێوە بەنیازی چەند کورسی ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێ و دوور بێ لە ساختەکاری و گزیکاری و چاو لێ سۆرکردنەوە و بەکارهێنانی ماڵی گشتی بۆ بەرژەوەندی حیزبەکە هەندێک حیزب هەندێک حیزبی سیاسی کار دەکەین بۆ وەکو استراتیژیەتی هاوپەیمانەتیەکە ئێمە کارەکەین بۆ 15 کورسی و ئومێدێکی زۆر گەورەشمان هەیە کە جەماوەری خەڵکی کوردستان پشتیوانیمان لێ بکە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی کورسەکانمان لە پەرلەمان چونکە ئەگەر ڕێژەی کورسەکانمان لە پەرلەمان بەرزکەینەوە کاریگەری سیاسیمان زۆرتر دەبێت لەسەر ئەرزی واقع و لە پرۆژەی سیاسی داهاتوومان بۆ خەڵکی کوردستان بۆ دەنگت پێ بدەن کاگورێ بۆی دەنگ پێ بدەن متمانەی ڕاستەقینای هاوڵاتیە بە پەرلەمان بژێرمەوە چونچی پەرلەمان کاری پەرلەمان تەنانەت ئەوە نییە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی هەرێم دەکات. دکتۆر عەبدوڵڵا وەرتی بۆچی دەنگت پێ بدەن؟ بۆ ئەوەی بتوانم خزمەتی هاوڵاتیان بکەم بۆ ئەوەی بتوانم لە ڕێگەی پەرلەمانەوە فشار لەسەر دەسەڵات دروستکەم چیتر ئاوا بێباک و بێمنەت نەبێت لەسەر هاوڵاتی و خەڵکی کوردستان بۆ ئەوەی ماوەی 4 ساڵە هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی مەترسیداری ئابووریدا دەژێت بۆ ئەوەی پەردە هەڵدەینەوە لەسەر ئەو هەموو گەندەڵکاری و فرۆشتنی نەفت و غاز و وە لە هەمان شێوە بێوەزعی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و خەڵکی کوردستان بۆ ئەوەی هەوڵ بدەین ژیانی خەڵکی کوردستان ئارام بێت و ئەمنیەت و ئاسایش ئارامی دەرونی کۆمەڵایەتی ئابووری سیاسی بۆ هەرێمی کوردستان دکتۆر عەبدوڵڵا وەرتی کاندیدی لیستی بەرەو ئیسلاح کە تێڵکێشی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامیە و لە هەمان کادا کارگێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامیە پارێزەر وریە سعدی ئەحمەد کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و نەقیبی پارێزەرانی پێشوو سوپاس بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی سوپاس بۆ پش و درێژیتان ماندوو نەبن بە هیوای سەرکەوت هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز سوپاسی تەواوی هاوکاران مەکەم سوپاس بۆ ئەم هاوڕێ بەڕێزانە کە ئەمڕۆ بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد سوپاس بۆ تەواوی ئەوانەی کە لە دانیشتنەکەمان لە چاخانەکە مداخەلەیان نەبوو بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد سوپاس بۆ تەواوی هاوکارانم دیارە بەرنامەی پاسی هەڵبژاردن بەرنمەیەکە
تایبەت نییە بە کاندیدی تەنها لایەنێک بەڵکو ڕۆژانە لە شار و ناوچە جیاوازەکانی کوردستان لە هەولێرەوە بۆ سلێمانی بۆ دوهۆک بۆ گەرمیان بۆ ڕانیە بۆ هەڵەبجە ئێمە ئەگەڕین کاندیدی هەموو لایەنەکان ئەوەندەی کات دەرفەتمان پێدا بەسەر ئەەکەینەوە بۆ ئەوەی کوردستان 24 بتوانێت ببێ بە مینبەرێک کە تەواوی لایەنەکان خۆیانی تیاب بینەوە ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن کە ئێجگارمان دوو ئەبن تا پاسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی